Our Father, which art in heaven. سەرۆکوەزیری ئوسترالیا پێنجشەمە وشداری لە دژی تەشەنادان بە بێباوەڕی سەبارەت بە موسڵماناندا هەروەها یاسا و ڕسای توندی لە دژی هەڕەشەی داعش پوختە کرد. سەرۆکوەزیر کوتی کە یاساکانی ئوسترالیا دەبێت بە زووی بگۆڕدرێت بۆ ئەوەی هەمان ئاستی یاسایی بە فڕۆکەوانانی جێتی شەڕ بدرێت کە بەلایەنەکانی هاوبەندی دەکرێت کاتێک هێرشەکانی هەوایی بۆ سەرامانجەکانی داعش لە عێراق و سووریادا بەڕێوە دەچن. لە دەمێکدا بۆ ئەندامانی پارلمان دەدوا ئەو کوتی کە شەڕی لە دژی داعش پێویستە لەلایەن عێراق و سووریاوە پێشەنجی بکرێت. کوتیشی هێزەکانی ئوسترالیایی بۆ ماوەیەک لە خۆرهەڵاتی ناوەڕاست دەبن بۆ ئەوەی پشتیوانی هەوایی و مەشق پێدان دابین بکەن. Daesh needs to be defeated by Iraqis and by Syrians. پێویستە داعش لەلایەنی عێراقیەکان و خەڵکی سووریاوە شکست بدرێت. پشتیوانی هەوایی ئێمە، مەشقپێدەرانی ئێمە، هێزەکانی تایبەتی ئێمە زۆر گرنگن. پێناسەی یاسایی ئوسترالیا لە شەرکەران ئەو کەسانەش دەگرنەوە کە پشتیوانی لە شەرکەرانی چەکدار دەکەن و لەگەڵ ڕێساکانی نێونەتەوە یەک دەگرنەوە. پێناسەی تایبەتی ئوسترالیا سنووردار بۆ ئامانجانش کراوە کە فڕۆکەکانی جەنگی ئوسترالیا دەتوانن هێرش بەرن و کارتێکردن لە سەرکاتی ئەو هێرشانە دابنێت. Helping train these law enforcement agencies. یارمەتیدان بە مەشقپێکردنی ئەو ئاژانسانی چەسپاندنی یاسا و سەقامگیرکردنی هەرێم یارمەتی بە عێراق دەکات و بەرپرسایەتی بۆ ئاسایشی خۆی دەدات و ئاسایش بۆ وڵاتیانی دابین دەکات. لە دەمێکدا دەگەڕێنەوە شارەکانی خۆیان. هەر بۆیە ئێمە بۆ ماوەیەکی تریش هەر لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا دەبین. بەڵام لە پێشتا ئێمە دەبێت داعش لاواز و سەرنجام شکستی بدەین و بۆ ئەنجامدانی ئەوە دەبێت ڕێگا بە هێزی بەرگری ئوسترالیا بدەین لە بەرەی پێشەوەی شەڕدا بێت و دەسەڵاتی پێویستی هەبێت. ئێمە دەبێت داعش لەسەر ئەو بناخەیە بخەینێ بەر هێرش و بە هێزێکی کوشەندە و ئەم لاولای تێدا نییە. تورمباڵ کە لە بەرامبەر گوشاری قانوندانران ڕاوەستاوە بۆ ئەوەی کۆچبەری موسڵمان قەدەغە بکەن و پێشی وتاری ڕق و توند ئازاد بکەن، داعشی وەک هەڕەشەیەکی گەورە بۆ سەر ئاسایشی نیشتمانی ناوزەت کرد کە خەڵکی ئوسترالیا لەگەڵی ڕوبەڕوون. بەڵام هۆشداریشیدا کە توندڕەوی ڕاستگەرایانە بەرامبەر بە موسڵمانان لە ئوسترالیا زیادی کردەوە. We cannot be effective. ئێمە کاریگەر نابین ئەگەر جیاوازی بخڵقێنین. داخوا بە هەندانی بێباوەڕی لە نێوان کۆمەڵی موسڵمانان دابێت یان تەشەنەدان بە ترس لە موسڵمانان لە کۆمەڵێکی بەرفراواندا. جیاوازی دووبەرەکی دەخڵقێنێت. توندوتیژی نەک کەم بەڵکو زیاد دەکات بە بەسی توندڕەوان ئەوانش کە لە ڕێگای لێکدانەوەی بێمانە لە ئاین توندوتیژی ئەنجام دەدەن بە بەستیان دووبەرەکیە و خەڵک ڕوبەڕۆی یەکتر دەکەن. بەڵام ئێمە دەرفەتی سەرکەوتنیان پێ نادەین. ئێمە ئەو کات بەهێزترین کە پێکەوە بین. ئێمە بە یەکێتی و بەهێز دووبەرەکی و لاوازی شکست دەدەین. دەنگۆی پیلانی ئەم دویانە کە پۆلیس پوچەڵی کردوێتەوە وای کرد کەسی هەندەری هەڵمەت بەر بۆ دژی کۆچبەری بگیرێت. کەمانجی ڕابردوو تاوانی خرایا سەر کە هێرشێکی لە شاری مێلبۆرندا ئامادە دەکرد.